ژن مەکوژن با مانگ ماڵەکەی نەباتەوە ئەشکەوت دەنا قەترێک محبەت نابارێ. ئەگەر ئەمە جوملەی چەند کەسانێکە لەم هەرێمە بچکۆلەیەدا بۆ ڕووبەڕووبوونەوەی توندوتیژی خێزانی و لە نێویشیاندا و بە دیاریکراوی توندوتیژی دژی خانمان ئەوە کەسانێکیش هەن کە توندوتیژی دەکەن. ئامارەکان ئێستا شتانێکمان پێ دەڵێن کە لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵەدا کە لە ناوڕاستی ساڵەکەداین ئەمارێکی توندوتیژی وەها هەیە کە لە درێژەی چیرۆکە هەواڵی ئەم ئێوارەماندا دەبینن کە چه ئامارێکە. ئێوارەتان باش بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ. بەڵێ دیارە زۆربەی زۆری هەواڵەکانی ئەم شەو تایبەتە بن بە بابەتەکانی توندوتیژی خێزانی و زۆربەی بابەتەکانیش تایبەتە بن بە هەندێک چالاکی کە لە سنووری سلێمانیدا چۆن بڵێ ئەنجام دراون. بڵ دیارە ئەمڕۆ لە یەکێک لە بابەتەکانی تری چیرۆکە هەواڵدا ئەوە هەیە کە یادێک وەکو وەفایەک بۆ هونەرمەند عوسمان عەلی کۆچکردو کراوەتەوە و تێدا کتێبێک کە تایبەتە بە ئەزمموی ئەم هونەرمەندە تا بڵاو کراوەتەوە. لە سەرەتای ئەم ساڵەوە دێمەوە سەر هەواڵەکەی تایبەت بە توندوتیژی خێزانی 31 ژن لە هەرێمی کوردستاندا لە 6 مانگی ئەم ساڵەوە خۆیان کوشتووە و کوژراون. لە سلێمانی چالاکێکی تایبەت بە توندوتیژی خێزانی بەڕێوە دەچێت و داواش دەکرێت دادگەیەکی تایبەت با کەیسی کوشتنی ژنان لە کوردستاندا بمەزرێنرێت. 7 ساڵ بەسەر گیان لە دەستدانی هونەرمەند عوسمان عەلیدا تێپەڕی. وەک وەفایەک بۆ هونەرمەند عوسمان عەلی ئەمڕۆ تیپی مۆسیقای سلێمانی کۆنسێرتێکیان بۆ ئەنجامدا و لەگەڵیدا پەرتووکی ڕەهەندەکانی عوسمان عەلی بڵاو کرایەوە. پیاوێک لە هەڵەبجە ماوەی 32 ساڵە دوکانێکی هەیە و بەرهەمی خۆماڵی شیرەمەنی دەفرۆشێت. شێخ کەریم یەکەمین کەس بووە کە دوکانی بەرهەمە شیرەمەنیەکانی لە هەڵەبجەدا کردوتەوە و ئێستا نەوەکانی کارەکە ئەنجام دەدەن. لە سلێمانی چالاکیی تایبەت بە توندوتیژی خێزانی بەڕێوە چوو. شۆخان حەمەڕەشید پارێزەری ڕاوێژکاری بابەتەکەی و دەڵێت حاڵەتی کوشتن لە زۆربەی شار و ناوچەکانی هەرێمی کوردستاندا هەبووە بۆیە بە گرنگی دەزانن دادگەیەکی تایبەت بە کەیسی کوشتنی ژنان هەبێت چونکە دادگەکانی دیکە بەهۆی سەرقاڵیانەوە ناتوانن بە زوویی کەیسەکانی کوشتنی ژنان یەکلایی بکەنەوە. بە گوێرەی ئامارەکان کە ئەمڕۆ لە چالاکیەکە داخراوەتە ڕوو لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا 31 ژن لە هەرێمی کوردستان خۆیان کوشتووە، 25 ژن کوژراون و 29 ژنی دیکەش خۆیان سووتاندووە. ئەمڕۆ لە ساڵیادی دەرچوونی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی وەک نەریتێکی ساڵانە چالاکیەکەین بۆی زیاتر بێینەوە بە بەڕای گشتی بە کۆمەڵگا بە هەموو کەسانی کە لەسەرم بابەتە ئیشەکەن کە ئێمە لێستایە گەشتونێتە چ ئاستێک و بۆ داهاتوو پێویستە چی بکەین. ئێمە لەم ساڵا راپۆرتی ساڵانی خۆمان بڵاوەکەینەوە لە هەمان کاتیشە بۆی درکردنمان بە هەبوونی کوشتنی ژنان لە ناو کۆمەلگاکەیە و لە هەموو شارەکان بەبێ جیاوازی هەروەکو لە ئامارەکەی دیارە هەموو شارەکان حاڵەتی کوشتن هەبووە هەر لە سلێمانی سۆران زاخۆ و تەنانەت لە کەمپی ئاوارەکانیش ئێمە حاڵەتی کوشتن و خۆکوشتن و خۆسووتانی ژنانمان هەبووە. بۆی ئێمە داوا ئەوە کە دادگایەکی تایبەتمان هەبێ بە یەکلایکردنەوەی کەیسەکانی کوشتنی ژنان چونکە لە ناو دادگاکانە لە هەموو شارەکان لەگەڵ هەبوونی کەیسی کوشتنی ژنان کۆمەڵی حاڵەتی تر هەیە کە دادوەرەکان ناتوانن بە تەواوەتی کاتی تەواوەتی بن بە کەیسەکانی کوشتنی ژنان بەهۆی سەرقاڵبوونیان بە دۆسیەکانی ترەوە. بۆی وا باشترە کە دادگایەکی تایبەت هەبێ ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ بۆی دۆسیەکانی ژنان زوو یەکلایی بکرێتەوە زوو بنێرێ بە دادگای تاوانەکان و ئەو کەسانی تاوانبارن بە زووترین کات حکم بدرێت تاکو ئەمە لە ناو کۆمەڵگایە بڵاو بێتەوە خەڵک جارێکی تر نەبێت بە هاندێرێک بۆ خەڵک کە ئەگەر نیەتێکیان هەیە ئەیانەوێت بە هەر پاساوێک بێت ژن کچ یاخود هاوسەری خۆیان بکوژن. بەڵێ شۆخان حەمەڕەشید پارێزەری ڕاوێژکاری کەیسەکەیە گفتوگوی و بابەتی لەگەڵا دەکەین کە ئامارەکان لە هەرێمی کوردستاندا تایبەت بە توندوتیژی دژی خانمان لە چه ئاسێکایە. شۆخان خان زۆر بەخێربی سپاس بۆ ئامادەبوونە. ئێمە عادەتەن وە داتاکانمان دەبینیوە کە بە زۆری لە کۆتایی ساڵەکانە ئامارەکانی توندوتیژی خێزانی بەگشتی و ئەوانەی کە تایبەتیشن بە کەیسەکانی خانمان نەخرێتە ڕوو. بۆچی لەم کاتەی ساڵە ئامارانەتان ڕاگەیاندووە ئامانجتان چییە؟
بەڵێ ئێمە لەبەرەوەی ئەمڕۆ 26 ساڵیادی دەرچوونی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە و لەبەرەوەی لە هەمان کاتیشا لە ئێستاە پرۆژەیەکی هەمواری یاساکە هەیە لە ناو پەرلەمانی کوردستانە و لەبەرەوەی لە ماوەی 6 مانگی ئەم ساڵدا زۆربەی حاڵەتی کوشتن و خۆسووتاندن و خۆکوشتنی ژنان هەبووە بۆیە ئێمە هەم لەگەڵ بڵاوکردنەوەی راپۆرتی ساڵانەمانە بە گرنگمانزانی راپۆرتی 6 مانگی ئەم ساڵمان هەبێت ڕاستە ئێمە باسمان لە ئامارەکانی ساڵی پێشوو کردو بە کۆی گشتی و مقارنەیەکمان کردو لە بینی ساڵی 2020 و 2021 کە چۆن ڕێژەکان زیادی کردووە بەڵام کە کاتێ باس لە کێشە خێزانیەکانەکەین یان باس لە ڕێژانە بەیانی بەراورد بچێت ئێمە دەزانین کە یەک حاڵەت لە خۆکوژی و لە کوشتنیش هەر زۆرە بنسبەت مرۆڤایەتیەوە با بڵین بەڵام ڕێژەکان چیمان پێڵە ئامارەکان چیمان پێ بەڵێ ئێمە زیاتر لە 2 ساڵە لە پێش کۆرۆناوە ئێمە ئەمەمان لە پرس کۆنفرانسەکانە بڵاو کردوتەوە لە راپۆرتەکانە ئاماژەمان پیاوە کەوتومانە زیادبوونی ڕێژەکانی توندوتیژی وە کێشە خێزانیەکان ئاماژەیەکی ترسناکە و بەهۆی سەرقاڵی زۆر جار حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە بابەتی سیاسی بە بابەتی ئابووری کێشە کۆمەڵایەتیەکان پشتگوێ خراون بۆیە سێرەکەین لەم ساڵە بە تایبەتی لە سەرەتای دەستپێکی ساڵی تازەوە جاری وا بۆ لە مانگێکە بە نمونە لە مانگی دووە 5 حاڵەتی کوشتنی ژنانمان هەبووە لە مانگی سێیا بە هەمان شێوە بۆیە ئەمە زیاتر بۆ ئەوەی ئێمە بیری لایەنە پەیوەندیدارەکانی بخەینەوە هەڵوێستەیەک بکەین و ئیش لەسەر ئەوە بکەین کە ئێمە لە 6 مانگی ئەم ساڵە ئەگەر ئەمە ئامارەکانمان بێوەکو ئاماژەشتان پێیاکە خۆکوشتن و خۆسووتان لە ئاستێکی بەرزە 31 حاڵەتی خۆکوشتن و 22 حاڵەتی کوشتنی ژنانمان هەیە و 29 حاڵەتی خۆسووتانمان هەیە کە خۆشی بابەتی خۆکوشتن و خۆسووتاندن بەشێکە لە کوشتنی ژنان ئەوش پەیوەندی هەیە بە هۆکاری دەرونی یاخود هۆکاری کێشەی خێزانی بەڵام هەمیشە کە باز لە کێشە خێزانیەکان ئەکرێت ئەیبەسینەوە بە کێشەی دەرونی یاخود جەستەی یاخود سێکسی بەڵام سێرەکەین کوشتن خۆکوشتن خۆسووتان ئەمانەش بەشێکن لە کێشە خێزانیەکان زۆر باشە شۆخان خان زۆربەی جار ینی لە ڕێکخراوەکانی ژنانەوە بێت ئەو گلەیە هەیە کە پرۆژەی بەدیل پرۆژەی جێگیرەوە پرۆژەی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی کەمە ئێوە لە چوارچێوەی کارەکانتانە پرۆژەتان چییە باسی دادگای سەربەخۆتان کرۆ بە کەیسەکانی ژنان ئەمە بۆچی ینی تەسەورەکەن چی لە بابەتەکە بگۆڕێن بەڵێ ئێمە بە حکومی کارەکەمان لەبەری ڕۆژانە لە ناو دادگاکانە کارەکەین و زۆربەی زۆری کەیسەکانی کوشتنی ژنان بە تایبەتی لە سلێمانی و دەوروبەری ئێمە بین بە پارێزەری ئەو کەیسانە یاخود ئەبین بە چاودێر بە سەردۆسیەکانەوە لە ڕێگەی داواکاری گشتیەوە زۆر جار بە دواداچوونی خۆمان بۆ کەیسەکان ئەبینین کە کەیسەکانی کوشتنی ژنان لە ماوەی 2 ساڵ بۆ 3 ساڵ درێژە ئەخایانێ لەبەرەوەی کە کوشتنی ژنان هەمیشە لە ناو خێزانە ڕوئەیە لەلایەن کەسێکی نزیکی خێزانەکە ڕوئەیە بۆیە سێرەکەی سکاڵاکار نییە سێرەکەی شایەت نییە بەڵگەت نییە ئەمە واکە کە دۆسیەکە بەباشی ناڕوا بەڕێگاوە و لەلایەکی ترەوە بەهۆی هەبوونی کۆمەڵی کێشەی ترا لە هەمان دادگایە لەبەرەوەی دادگای تاوانەکان تەنها تایبەت نییە بە کوشتنەوە بەڵکو تاوانە گەورەکانی تری وەکو تەزویر و مەسەلەن مخالەفات یاخود بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەمانە هەمووی چنە هەمان دادگاوە سانەی جەناب بێت دەبێت ئەو دادگایە تایبەتمەندیەکانی لە ڕووی پێگاتیشەوە جیاواز بێت لە دادگایەکی یاسایی کەواتە ئەم پێگاتەی دادگایی کە ئێوەتانەوێت لە ئیمکانە هەیە کە ئێستا دروست وەکو باسمان کرد ئەمە لەبەرەوەی هەستەکەین ئێستا لە حاڵەتێکی تاری ئەو کتوپڕین و لەبەرەوەی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتنی ژنان ئاستێکی بەرزایە بۆیە پێشنیارەکەی ئێمە ئەوەیە بۆ چارەسەری ئەم بارودۆخەی ئێستاە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ و ئەگەر تەنانەت تێچووکی هەرچەنە بڕوان ناکەم تێچووکی وایتە بێت تەنها لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی زیادکردنی ژماری دادوەرەکانەوە پێویستی بەوەی ئەگینا لە ڕووی ئیمکانیەت و شوێنەوە هەموو دادگاکان تا ڕادی پێویست دادگایکی گەورەیە و شوێنی فراوانی هەیە بەڵام لە ڕووی میکانیزمی جێبەجێکردنی ئەم پلانەوە ئەکرێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئێمە بەپێی بە دواداچوونەکانمان لە ساڵی 2020 و ساڵی 2021 هیچ بکوژێکی ژن لە ناو دادگاکانە سزا نەدراوە ئەمە لەگەڵ ئەوەشە کە ساڵانە 50 بۆ 60 ژن لە هەرێمی کوردستان ئەکوژرێ باشە تاوانبارەکان چیان لێت و زۆربەی جار تاوانبارەکان نادیارن زۆربەی جار تاوانبارەکان ناگیرن و لە هەنی حاڵەتیشا کە تاوانبارەکان گیراون لەبەرەوەی بەڵگەنیە و دۆسیەکە بەباشی ناڕوا بەهۆی سەرقاڵی دادگا بە هەموو ئەو تاوانانەی ترەوە کە هەیە لە دادگا بۆ سێرەکەی کاتێکی زۆری پێچە لە ناو دادگاکانە شۆخان خان سواسی ئامادەبوون تەکەین دەستخۆش سواز بۆ کاتێکە بەرنامەکەت بەخشی گەلێک سواز بۆ شۆخان حەمەڕەشید وەکو پارێزەری ڕاوێژکار میوانی ئەمە بوو. 17 ساڵ بەر لە ئێستا مەرگی هونەرمەند عوسمان عەلی هەموو کوردستانی هەژار ئەمڕۆ دوای 17 ساڵ تێپەڕبوون وەکو وەفایەک تیپی مۆسیقای سلێمانی کۆنسرتێکیان بۆ ئەنجامدا و لەگەڵیدا پەرتووکێکی
تایبەت کە ناوی ڕەهەندەکانی عوسمان عەلیە بڵاو کرایەوە. عوسمان عەلی ساڵی 1944 لە گەڕەکی مەڵکەندی لە سلێمانی لەدایک بووە، جیاواز لە هونەر بۆ بژێوی ژیانی سەرقاڵی بەرگدووری بووە و ساڵی 1963 بووە بە پێشمەرگە، بەڵام حەز و خولیای بۆ هونەر کۆتایی نەهاتووە و لە ساڵی 1969 لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیدا کاری کردووە و تیپی مۆسیقای شۆڕش دەستی بەکاری هونەری کردووە. ئەندامێکی کارای یەکێتی هونەرمەندانی کوردستان بووە تا دوا ساتەکانیشی لە ژیاندا سەرقاڵی کاری هونەری بوو و 40 ساڵی تەمەنی ئەو هونەرمەندە لە نێو میوسیک و گۆرانیدا بەڕێ بووە و تا ڕۆژی 21 شەشی ساڵی 2005 کە لە کاتی گۆرانی وتندا گیانی سپارد. ڕاهێنان دەکەن بۆ ئەو گۆرانیانەی کە مێژوویەکیان لە بیرەوەری خەڵکدا هەیە. غەزالێ و دڵدار و جوان پەرستەم بەشێکە لەو گۆرانیانەی کە ئەمڕۆ لەلایەن کۆمەڵی هونەرمەندی لاو کە کاریگەرن بە دەنگی هونەرمەند عوسمان عەلی دەوترێتەوە. هەردی دوای کۆچی باوکی نایەوێت گۆرانیەکانی بیری خەڵک بچنەوە، دووبارە بە دەنگ و هەستی خۆی زیندویان دەکاتەوە. من نەک تەنها گۆرانیەکانی باوکم، ئێمە فۆلکلۆرێکی زۆر باشمان هەیە، ژێرخانێکی هونەری زۆر باشمان هەیە، ئەتوانین ئێمەی گەنج ئیسفادێکی زۆر باشی لێ بکەین و دووبارە بە فۆرمێکی نوێوە بینەوە بەجوێی بینەرەکان و بیسەرەکانمانە. ینی ئەو کات ئێمە ئەتوانین یانی هەر لەسەر ئەو ئیشانی کە کۆن کراوە ئەتوانین تازەگەری تیا بکەین. لەگەڵ چڕین و میوزیکی گۆرانیەکانی هونەرمەندە لە دووتوێی پەرتووکێکدا ژیان و کار و وتەی بەشێک لە هونەرمەندانی هاوڕێی خراونەتە ڕوو. هەروە میوزیک ژەنان بەشێک لە بەرهەمەکانی هونەرمەندیان لە ڕەهەندی جیاوازەوە لە ڕووی ئاواز و شعرەوە لە پەرتووکەکەدا خستۆتە ڕوو. لە ڕووە هونەریەکەوە من هاتووم لەسەر سیما و پێکاتی گۆرانیەکانی ئەم هونەرمەندە قسەم کردەوە. هەموو گۆرانیەکانی تقریبان 24 گۆرانی لەم کتێبە هەیە کە بە نۆت کراوە و شیکارێکی سادە کراوە بۆ گۆرانیەکان. هۆنراوەکەی خراوەتە ڕوو، ڕیتمەکەی خراوەتە ڕوو، خێرایی ڕیتمەکانی خراوەتە ڕوو، ژێرنووس کراوە بە هۆنراوەکان نۆتەکان. عوسمان عەلی لە ساڵی 1944 لە گەڕەکی ماڵکەندی لە شاری سلێمانی لەدایک بووە. لەگەڵ کاری هونەریدا بۆ بژێوی ژیانی سەرقاڵی بەرگدووری بووە. خاوەنی چەندین بەرهەمی گۆرانی جوان و ناوازێ و 40 ساڵی تەمەنی لە نێو گۆرانی و میوزیکدا بەسەر بردووە. دوجار لە ڕۆژی 21 شەشی 2005 لە کاتی گۆرانی وتندا گیانی سپاردووە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ دیارە ئەمە ئەو کتێبەیە کە ئەمڕۆ بەیادی ئەو هونەرمەندە بڵاو کراوەتەوە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای ئارام بەختیار، پامێری کوردستان 24 کە لە یادەکەەوە بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. ئارام سڵاو دێ بێ دێمە لای تۆ بۆم باس بکە کە چالاکیەکان و بەسەرکردنەوە چی و چی لە خۆی گرتبوو وە خێزان و هاوڕەکانی عوسمان عەلی لەوێ ئامادە بوون و باسێکی کۆی چالاکیەکەمان بۆ بکەین. فەرموو. لۆنا هاوڕەکانی مامۆستا عوسمان عەلی ئێوارەیەکی پڕهونەریان بەڕێکرد ئەمڕۆ لە شاری سلێمانی. کتێبی ڕەهەندەکانی عوسمان عەلیش بڵاو کرایەوە و بەسەر ئامادەبووان دابەش کرا. من لەگەڵ مامۆستا زەمەن نووری قسە ئەکەم کە ئیشێکە لە ئامادەکارانی مۆسیقا بۆ مامۆستا عوسمان عەلی لەگەڵی قسەی زیاتر ئەەکەم. سڵاو لێبێت، ئێوارەتان باش. هەستی چی بوو ئەم ئێوارە مۆسیقیە ئەمڕۆ بۆ مامۆستا عوسمان عەلی ساز کراوە، ئەو کتێبە بڵاو کرایەوە کە تۆ ئاوازدانەر بووی بۆ ئەو؟ پێشەکی ئێوارەتان باش، زۆر سپاس بۆ پێشوازە. بەڕاستی خۆشحاڵ مرۆکە بەشداریم کرد لە ڕەهەندەکانی عوسمان عەلی. بەڕاستی ئەو کتێبێکی کە لە نووسینی مامۆستا عادل حەمەکەریم بەڕاستی کارێکی باش بوو، کارێکی زۆر بە شێوەیەکی زانستی بە هەڵسەنگاندنی ئەو ئاواز و مۆسیقانی کە بۆ مامۆستا ئەنجام درراوە.
بەڕاستی سەوتی دەنگی مامۆستا دەنگێکی ڕەستەنی شاری سلێمانیە. منیش زۆر خۆشحاڵم کاتی خۆی کە ئاوازی عەفو ئامادەکردنی مۆسیقای هەیمەڕۆمەڕۆ کێگە بوو لە گۆرانە سەرکەوتوەکانی ئامادەکردنی مۆسیقام بۆ کرد. ڕاتان چییە لەسەر ئەم جۆرە لە چالاکیانە بۆ هێشتنەوەی ئەم جۆرە دەنگانی کە ئێستا ئەوان خۆیان لە ژیان نەماون بەڵام کارە هونەریەکانیان بەم شێوەیە گرنگیان پێدرێت؟ بەڵێ وەڵا بەتاکی دەبێ برە و بدرێ بەو کار و چالاکیانە بەڕاستی ئەمە کارێکی پیرۆزە بۆ ڕەسەنایەتی بۆ هێشتنەوەی ئەو کولتور و ئەو نەماتەی بەڕاستی بۆی هونەری داهاتوش برەوی پێ بدرێ لەسەر ئەو ڕێچکەیەکی ڕەسەنایەتی بڕۆین ئێمە. بەڵێ زۆر سپاس مامۆستا زەمەند کە لەگەڵ ما سپاس بۆ وتەکانت فەرمووت. لۆنا ئامادەبوان و ئێمەش ئێوارەیەکی پڕ لە مۆسیقامان بەڕێ کرد لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی کە بە بۆنی بڵاوکردنەوەی کتێبە ئەمڕۆ ئاهەنگێکی خنجیلانەیان ساز کردو. بەڵێ ئارام سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ لە یادەکەوە لەگەڵمان بوویت. بەڵێ زۆربەی ئەوانەی کە هەواداری نانی بەیانی و شیرەمەنیەکانن زۆر بەدوای بەرهەمەسپاییە بێخەوشەکانەوەن. جا ئەگەر بچیتە لای یەکێکیش کە زۆر ئەزمموی هەبوو بێت و ماوەیەکی زۆر بەم کاری کردوە بە دڵنیاییەوە ئەو دەسەکەوێت کە ویستوتە. لە هەڵەبجە پیاوێک بە ناوی شێخ کەریم لە یەکەمین کەسەکان بۆ کە دوکانی بەرهەمە شیرەمەنیەکانی لە هەڵەبجەدا کردوێتەوە و ماوەی 32 ساڵە دوکانی بەرهەمە سپیاییەکانی هەیە. پێشتر خۆی زۆربەی زۆری بەرهەمەکانی دروست کردووە. لە دروستکردنی بەرهەمی سپیاییدا شارەزایەکی باشی هەیە و بەتام و بۆنی دایان ناسیتەوە. بەڵام ئێستا بەهۆی تەمەنەکە و ماندووبوونیەوە بەرهەمەکان لە ماڵی ئاژەڵدارەکانی گوندەکەی سنووری پارێزگای هەڵەبجە دەکرێت و لە نێو دوکانەکەیدا دایان فرۆشێتەوە. 32 ساڵە سەرۆکاری لەگەڵ بەرهەمی شیرەمەنیە. لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە یەکەم کەس بووە کە دوکانی بەرهەمە شیرەمەنیەکانی هەڵەبجە کردوێتەوە. زۆر جوانەکەی پەیمانگای کچوکاڵیم تەواو کردووە لە ساڵی 91 بە بەردەوامی خەریکی شیرەمەنی لە ساڵی 91 کە من ئەم دوکانم دانا دوکان نەبوو لە پاڵما هیچ نەبوو لە هەڵەبجە هەر بەس من هەبوو خۆم ینی داهێنەر بووم لەم ئیشەی خۆمە. بەرهەمەکان تەواو سروشتی و هیگوندەکانی پارێزگای هەڵەبجەن. ئەم بەرهەمانەی شێخ کەریم مشتری تایبەتی خۆی هەیە و پاگڕاگرتنی دوکان و بەرهەمەکانیشی وای کردووە کە ڕیاری زیاتر بۆ خۆی پەیدا بکات. من پەنیری مەڕە شیرێژ و کەرێ ڕۆن ماس ئەمانە بە بەردەوامی ئەڕوات هەنگوینی ئەسڵمانەیە لە شوێنانەوەیەن بۆی بۆ دەرەوەی وڵات بۆ ناو عێراق خەڵک چەند جار بردوێتی هاتۆتەوە بۆلام بۆ نمونەی تا لە سەیسایق و بۆ مێت پەنیر و قەیماخ اینجا ماس و سیرێژ و کەرێ لە لاتەکانی دەوروبەری هەڵەبجەوە بۆ مێت هەرچی لە پێناوی پاک و تەمیزیا بێ کردومە یعنی حەز دەکەم دوکان شتم پاک بێت حەز دەکەم دایمە بۆ شتی باشە گەڕێم دیکڕم بەخێر بێت سەر چاوەکارمەت بە ڕێزی مامۆستا. سەرەتا دوکانێکی بچووکی دانابوو دواتر وردە وردە دوکانەکەی گەورە کرد. زۆر جاریش دوکانەکەی هیچ داهاتێکی بۆ پەیدا نەکردووە بەڵام لەبەر خۆشەویستی بۆ کارەکەی هەر بەردەوام بووە. ئێستاش کوڕەکانی فێری کارەکەی کردووە تا ئەوانیش بتوانن لە ڕێگەی ئەم کارەوە بژێوی ژیانیان پەیدا بکەن. ئیسا دوو کوڕمەیە بە بەردەوامیان بۆ دوکان هیچیان ئەندازیاری شارستانیە بەیانیان لەگەڵ مایە ئەویکەیان پەیمانگای کۆمپیوتەرە تاوی کرد بە بەردەوامی لەگەڵمان یارمەتیمەیان وەکو لە خۆم باشترن لە ئیشەکە گەرماوسەمای تەسیری لێ ناکە خراب نابێت. شێخ کەریم یەکێکە لە دوکاندارەکانی پارێزگای هەڵەبجە. لە ساڵی 1991ەوە دوکانی بەرهەمی شیرەمەنی داناوە و هەمیشە سەرۆکاری لەگەڵ بەرهەمی گوندەکانی پارێزگای هەڵەبجەدا هەبووە. خۆشی ماوەی چەند ساڵێک بەرهەمەکانی دروست کردووە بەڵام ئێستا بەهۆی تەمەنەکەیەوە ناتوانێت بەرهەمەکان دروست بکات و لەو ماڵانی دەکرێت کە خاوەن ئاژەڵن. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. شام گەورانە بەستی
ئەمانە چیرۆکەکانی ئەم ئێوارەی چیرۆکە هەواڵ بوون. ئاسوودە و تاندروست باش بن.